نازانم هەموو شتێ باشیان یانم کوڕەوە ئەم عینەکەی بۆ لابم بەخوا ئیسفادەی نەکە ئەم عینەکە بەخوا بە عەمەل نایەکە ئەو تەپلە و کڵاوەشی وەچاکە پێنجونیانە ئێسێ هەڵێن تەپلە بە کڵاوم سڵاو ڕێز خۆشەویستانی ئارام ئەحمەد هیوادارم کە زۆر باش بن هەروە بەم سەرپێیەوە تۆزە قسەتان بۆ کەم لەسەر کۆبوونەوەکەی پاڤڵ و کۆبوونەوەکە لەگەڵ هینا لەگەڵ مەسعود بارزانیە 2 دقیقە بوەستم کە هەموو بەڕێزان کۆ بنەوە کاتە قسەکانم ئەەکەم بە کورتی کاتان زۆر ناگرم هەمووتان بەخێر بن سەر چای ئارام ئەحمەدات شوێنەکەشم زۆر استراتیژی نییە بەڵام قەیناکە هەر نەکەوێ مشکلە نییە بەخێر بن سەر چاو عەزیزان بەخێر بن یاخۆ والله ئەوە هەیە ئاواکە ئەوە چۆنە عەزیزان ئەوە عینەن ئابێرەوە ئەو هینانە ئەو عینەک و مەینەک و شتانە بۆم لە ئەوشتان نازانم کوڕە گوندی ئەو شتانە نازانێ بەخۆ بەخێر بن سەر چاو بندیوارە قوبا 6 مانگە بندیوارە ئێستا چێتەوە بۆی کە ئەو بندیوارەکەی لاشێ لەسەری ئارامە بەرحاڵ خۆشەویستان من ناوەسم لەڕێ ئەوەی کە مەسەلەن تا بەڕێزان هەمی کۆ بێتەوە ئەکێ دوای سێری کەن چونکەم لای ڕیکلاموشی بۆ نەکراوە هەروە چەند دقیقەیەک ڕێی خۆم لەسەر ئەو مۆزوع ئادەمووی تر بەخواتان نەسپێرم کاتی خۆی شێ مەحموود و کوڕی هەبوو خۆشەویستان درێژی ناکەمەوە بۆ ناو ئەلەم بابەتانە پارتی هەردوو کوڕەکەی کردە موچەخۆر و خاوەن پۆست بەمەش توانی سەرمایە ڕەمزی باوکی لێبسەنێتەوە یعنی هین شێ مەحموود من ناوێ شێ مەحموود خەمەڵی جەلال تاڵەبانی بەڕاستی چونکە ئەگەر شێ مەحموود بمایە سەی وەکو جەلال تاڵەبانی لە بەدرگاکەیە ئاوێک گێڕا یا چایەک گێڕا بەڵام ئەوە هەروەکو نمونەیەک باسم کرد بە درێژایی ئەم 5-6 مانگە کە پاڤڵ و قوبات تێکیانداوە لەبەر بەرژەوەندی خۆیان و مەسەلەی ترۆر و مەسەلەی کوشت و بڕی ئەوەی هاوکارجاف و نازانم مرادکانی کوردەیی و ئەوە ئەم دوو کەسێک تریش کە یەکێکیان سایقی ئاکام بوو ئەویشیان لەگەڵ مرادکانی کوردەیە لە ڕانیە لە کاتی ترۆرەکە لەوێ بوو هەردووشی ئەوەش ترۆرکان بەڕاستی هەردوو بەیان نامەکەی ئەو ماڵش کە دەریان کردووە قسەی قۆڕە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەوە لە ژێر فشاری قوباد و پاڤڵ و ئەوانە ئەو دوو بنەماڵەیەش دوو بەیان نامیان دەرکردووە کە گوایە ئەم یەکەیان کە شۆفێری ئاکام بووە مناڵەکەی کە چەند مانگێکە تاپڕی دەدەچۆن ناو جێگا کوشتێتی قسەی قۆڕ ئەویشیان کە گوایە کەس نازانێ بەڕاستی من لێرەوە پرسیار لە پاڤڵ و لە قوباد و لە هەموو ئەواناکەم ئەگەر ئەم دوو کەسە کە یەکێکیان ئەوەی کە لە ڕانیە لەگەڵکانی کوردەیە بوو ئەوەیشی کاکە شۆفێری ئاکامە کوژراون ئەی کێ کوشتونی زەحمە لە بێگەر ئێوە نەبوون کێ کوشتونی ئادەی یاسا ئادەی دادگا چ لە کۆنەوەژی کردووە لەو کاتەوە ئەم کێشانە هەیە جا من ئەمەدا ئەنێم بۆ کاتێکی تر خۆشەویستان ناچمە ناو ئەو درێژ دادڕێەوە بەڵام قسەکەم ئەوەیە لە ماوەی ئەم 6 مانگەیە ئەم جەماعەتەی پاڤڵ و قوباد و یەکێتی و ئالەم بابەتانە 1001 بێحورمەتیان بە ئارام ئەحمەد کردووە ئارام ئەحمەد تۆ خۆ فۆش بە پارتی ئارام ئەحمەد تۆ خائینیت ئارام ئەحمەد تۆ پارە وەرەگریت ئارام ئەحمەد تۆ ئەمە بۆ ژایەتی بنەماڵەی بازانی ناکەیت لەو کاتەوە ئەم ئارام ئەحمەد بە بەرنامە یەک قسەم دژی مەسعود بازاری نەکردووە تەنها بە یەک گوشەش ناوم نەهێناوە چونکە هیچ کاتێ من ئەو نەم تەجوبە هەیە لە شەڕی جەلالی و مەلایی لە شەسەکانەوە کە هیچ کاتێ نەکەومە سەنگەری یەکێتی دژی پارتی و سەنگەری پارتی دژی یەکێتی هەمیشە ئەبێ ئەو سەنگەری کە ئارام ئەحمەد شەڕی لێ ئەکا دژی پارتی یەکێتی ئەبێ سەنگەری خەڵک بێ سەنگەری حەقیقەت بێ سەنگەری بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان بێ نەک من دابنیشم وەکو لۆتی کاتێکە پاڤڵ ئەبێ بە قوباد ئەبێ بە جانتا هەڵگری مەسرور من هیچ قسە نەکەم کاتێک کە قوباد ئەبێ بە کێشە لەگەڵ مەسرور لەگەڵ پارتیا اینجا ئارام ئەحمەد ژیاتی یەکێتیکە باش نییە هەرچی ڕێگەیە گرتیانە بەر پەیوەندیان پێوە کردم چیت ئێوە بۆ دەکەین پارە دەوێ بەسەر چاو هەمووی بەڵگەکەشم لەلایە ها لە خۆ قسە ناکەم بەڵگەی یاسایم لەلایە لە حقەتە تۆ بۆ ژیاتی بنەماڵی بازاری بکە و چیت بێ بۆ دەکەین و ئەوە وتم بە یەک وشک ئەو کارە ناکەم چونکە بۆ لەبەرەوەی من تەجروبەی مێژوویم هەیە لە شەڕی جەلالی مەلایی ئەمەی پاڤڵ و قوبادەیکەن ئەو یاریە چەپەڵەیە کە برای مەحمۆی کرد ئەو یاریە چەپەڵەیە کە جەلال تاڵەبانی ئەی کرد بە سەدان و هەزاران کوڕی خەڵکی بەکوش ئەیا جەلال تاڵەبانی لە دواییشە ئەڕۆیشتەوە بۆ لای مەسعود بازانی یان کاتی خۆی بۆ لای مەلام سەفا ئەبووە بە نۆکەر و ئەیوب ئەزبەنی
باش نییە ئەچوو کوڕی خەڵکی بەکوش ئایا جەلال تەڵەبانی لە دواییە خۆی ئەڕۆی بۆ سەری ڕەش بۆ لای مەسعود بارزانی یا ئەچوە سەر گۆڕی مەدام سەفا داوای لێبوردنیە کردوم ئەیوت خواردنەکەی حەمایر خان زۆر خۆش بوو من یەکەم هەڵەی سیاسی کە کردم ئەوە بوو کە وازم لە ڕێباری لە ڕێبازەکەی مەدام سەفا هێنا باشە ئێستا پاڤێڵ قوبات هەمان یاری باوکیانەکە بۆیە ناکرێ ئێوە هەر کاتێ بە یەکەوە کۆک بن شەریکە دەست بن بە یەکەوە بیخۆن تاڕانیکەن لە کوردستانە ئارام ئەحمەد هیچ قسە نەکەی بۆ خۆ دانیشە لەبەرەوەی ئێمە ڕێژین و پارەکە بۆ خۆمان نەیخۆین ئەگەر بەیانی یەکێتی دژی پارتی و بنەماڵەی بازانی شەڕی کرد ئارام ئەحمەد وەرە شەڕکە دژی بنەماڵەی بازانی ئەگی ناتۆ خۆفرۆشی باشە ئادەی ئێوە لە خەڵکی کوردستانە بۆچی تەجروبە لە مێژوە سەخیفەی جەلالی مەلایی ناکەن ها بۆچی سەدان ڕەشۆڕوت و لاتولود دانیشتووە دژی بنەماڵەی بازانی قسەیەکە لەم لایشەوە بەیانی پاڤۆڵ خوار ئەچنەوە بۆ لای مەسعود بارزانی بۆ لای بنەماڵەی بازانی بۆ لای مەسعود بارزانی ها یا ئەگەر بەیانی بنەماڵەی بازانی شەڕکە لەگەڵ یەکێتیە بنەماڵەی بازانی بڵێ ئارام ئەحمەد خۆفرۆشۆ بە یەکێتی بۆیە تۆ شەڕ ناکەی نایکەم شەڕی من لە ڕێگەی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستانەوەیە من ناسمە ناو ئەم دوو سەنگەرە سەخیفەی جەلالی و مەلایی کە بە درێژایی 70 ساڵ 100 ساڵە کوڕی کوردیان بەکوژ ئەمانەکە خۆ ئێمە گێژ نین ئێمە ئەو چڵکا و خۆرانەی جەماعەتی پاڤۆڵ و قوبات و دەباشان نین دابنیشین مادەم پاڤۆڵ و قوبات شەڕیانە بنەماڵەی بازانی پیسە نەخێر هەردووکتان دوو تاکی یەک جووت پێڵاون و زەڕێ جیاوازیتان نییە ئادەی چ تاوانێکەیە بنەماڵەی بازانی کردبێتی تاقمەکە یەکێتی لێیان کردووە چ تاوانێکەیە تاقمی یەکێتی کردبێتیان بنەماڵەی بازانی پارتی نیان کردبێ ها بنەماڵەی بازانی چیان دزیوە ئایا بنەماڵەی تاڵەبانیش نیان دزیوە سەرانی پارتی چیان دزیوە سەرانێکیتی نیان دزیوە چ جیاوازیەکتانەیە ئێوە کاکە جیاوازی ئێوە چییە هەتا ئێمە دابنیشین ئێوە باوکو شێعرەکەی ئەبڵا پەشێ و بڵێن خڕ بە خڕبین بڵێن پان بە پان بین شتیوانیە لاوری شێخزەنگی هەسا ڕۆی بۆ لەبەر مەسەلەی ئەمریکا ئەوانە نییە هەمووی درۆیە لاوری شێخزەنگی هەسا چووە هەولێر لەگەڵ یەکگرتو لەگەڵ کۆمەڵا دانیشت هەر ئەمە بەس بوو بۆ ئەوەی قوباد و پاڤڵ هەچی دەست هەیە ماچیکەن بەس بۆ ئەوەی مەسرور و مەسعود تەلەفۆن لە پاڤڵ هەڵگرێ و مەسروریش بڵێ قوباد وەرە لەگەڵ مەدابنیشە ئەوە شەقی لاهوری شێخزەنگی بوو کە ئێستا ڕێگەی کردوتەوە مەسعود بارزانی لەگەڵ قوبادە دابنیشێت ئەگەر وانە بواە ڕەنگە درێژی بکێشایە ئەمە یادێ چەپەڵەکانی ئەوەیە بەڕاستی ئەمە ئەویارەیە قوبات تاڵەبانی لەبەر ئەوە دامەنیشن بە ئێمە ومانان بڵێن کە خۆتان شەرتان لەگەڵ پارتیایە وەرن ئێوەش دشی بنەماڵەی بۆ وەڵڵاهی عەزیزان 1001 بێحورمەتیان بەم ئارام ئەحمەد کردووە ئەمە خۆی فرۆشتووە ئارام ئەحمەد کاکەشیان خۆش بە بنەماڵەی بازانی ئەو بۆ دژی بنەماڵەی بازانی اینجا پەیوەندیان پێوە کردوم لە هەردێکێتی بە بەڵگەلان بە نامەلامە وتویانە ئەمەنە مەبلەغی پارە ئەدەینێ بە دژایەتی بنەماڵەی بازانی و دژایەتی لاهوری شێخزەنگی جەنگی بکە وتم وەڵڵا تەواوی سامانیەکێتیم بنێ من ئەو کارە ناکەم چونکە بۆ لەبەرەوەی پیاو کەوتیان پیاو بە پارەی ئیش بۆ هیچ کەسێک ناکە بەڕاستی ئەوەی کە بە پارە ئەوەی کە دانیشێ بە پارە ئیش بۆ ئەموو ئەوەکە ئەوە خوێڕیە ئەوە پیاو نییە بەڕاستی ئەوە پیاو نییە یەکێتی یا پارتی ئەبێ باش ئارام ئەحمەد بناسن ئارام ئەحمەد کە پێی ئەڵێ فڵانەشتری بۆ کەم ئەوە بکە ئەوە یعنی جوێن و سوکاتی بە ئارام ئەحمەد ئەوە یعنی هیچ با باش بیزانن ئێوە ئارام ئەحمەد کە بابە ئێوە خۆتان خوێڕین پارەکانیشتان خوێڕیە وا مەزان هەموو کەسێک و خۆتان بۆ پارە ئەچەمێتەوە لە حەقیقەتە ئەمە تەرەکەنم ئاتە قۆڕە باش نییە با بەس کەرامەتان پشتێنن بەڕاستی با بەس بتان خەمەژێر پێڵاوەوە کاکە ئەم شتانە مەکەن وا زەمانە بێنن من ئارام ئەحمەدم شەڕی من دژی دوو ڕەگی پیسی گولی جەلالی مەلاییە من لە پێناوی پارتی لە پێناوی یەکێتیە شەڕی پارتی ناکەم لە پێناوی پارتیە شەڕی یەکێتی ناکەم ئەمە ئیشی من نییە ئەو کاتەی کە ئێوە شەڕەکەن ئەمە مشکلی خۆتانە مشکلی من نییە ئەمە ئیداخی بخۆتانەوە هەیە بەڵام ئەم کارانە لەگەڵ ئارام ئەحمەد ناکرێت 6 دانە مانگە ئێوە بێحورمەتی بە ئارام ئەحمەدکەن بۆ جیاتی بنەماڵەی بازاری ناکە ئارام ئەحمەد خۆ فرۆشە دەبڕۆ قوبات تاڵەبانی بۆ خۆ وەرە سەر چۆک فەرموو یەکێتی لە 6 مانگە چی قازانج کردووە چی قازانج کردو زەحمەت نەبێ ئەینەتانەوە پارتی لە سلێمانی ئەماکە و ئەو خەڵکە موشێنی خەتای پارتی و پارتی ئەمە و پارتی ئەوە پارتی ئەوە ئەی بۆ چوونەوە بۆ لای مەسعود بارزانی کاک بۆ چوون لەگە مەسعود بارزانی دانیشتەوە قوبات تاڵەبانی بۆچی چوی زەحمەت نەبێ هونەرەکەی لە چیایە بۆچی کەلکێ خسەوە ناو گەڵت و چی تۆ بۆ لای مەسعود بارزانی جان تا هەڵگر
ها جانتا هەڵگر ئادەی هەموو ئەو گەمژە و گەلحۆیانەی کە شەش دانەمانی ڕەبەقە ئێوە شەڕی پارتیەکەن و ئەواکەن ئەی ئێستا ئەڵێن چی دەی ها ئێستا ئێوە ئەڵێن چی وەڵاوەکۆ وایە عەنبەروەریتان خوارد بیام شەش مانگە باش نییە هەرچی شەڕ هەیە کردتان على ساس بنەماڵی بازانی ئەوەیە ئێستا قوبات خۆی هەڵ ئەسێ ئاوا بە ئەژنۆ ئەکەوێ لە بەردەم دەرگاکەی مەسوول بازانیە ئامادەیە چابژێڕێ لە بەردەرگاکەی مەسوول بازانیە ئادەی یەکێتیەکەی ئێستەی ئێوە چ خێرێکتان لەم شەش مانگە کردووە زەحمەت نەبێ کە على اساس ئێوە لەگەڵ پارتای کەشەتانی و پارتی واکە و خەڵکی سێمانی ئەوە بابە یەکێتی چووە بەغا ئەو هەموو تەنازوێکیشی بۆ نەکرا خەریب و چووە سووریا ڕۆژئاوای کوردستان و پێدە ئەوانە هەریچی بۆ نەکرا ڕۆژت ئەو کوڕی هێنا بۆ سێمانی خەریب و بیشی کوژن بۆ میت و ئەلەم بابەتانە هەر هیچی بۆ نەکرا باشە ئەمە ئەخلاقی ئێوەیە لەبەر ئەوە باش بهێنن مێشی خۆتانەوە باش ئەو ڕاستیە بزانن ئێوە هیچ نین باش بزانین یەکێتی لەقێکە لە پارتی و لە بنەماڵی بازانی برای محمد لە داخی بنەماڵی بازانی سەری نایەوە جەلال تاڵەبانی لە داخی بنەماڵی بازانی سەری نایەوە پاڤڵ و قوبال لە داخی بنەماڵ بازانی سەر ئەنێنەوە قەسەم بە ئیلاهی هەزار ساڵیکە ئەم یەکێتیە ناتوانێ مویەک لە جەستەی بنەماڵی بازانی هەڵکڕۆزێنێ ئێوە تەواو بوون ئێوە یەکێتی ئێوە کۆتاییتان هاتۆ بەڕاستی جەلال تاڵەبانی بنەماڵی بازانی کرد بە کەڵەگا لە باشووری کوردستانە ئەوە جەلال تاڵەبانی بوو خۆش و بەخا بۆ سەرۆک کۆماری هەموو هەرێمی کوردستانی یای دەست بنەماڵی بازانی مەسعودی کرد بە سەرۆکی هەرێم باش نییە لە هەموو شتێکە ئێوە ڕازی بوون لە ڕیفراندۆما شەریکە دز بوون لە ڕێکەوتن لەگەڵ تورکیا بۆ عەقدی نەوت و 50 ساڵە هەر ئێوە شەریکە دز بوون لە فرۆشتنی نەوت و غازە هەر شەریکە دزن لە هەموو مەرزەکانە هەر شەریکە دزن قەسەم بەخوا لە ساڵی 60ەکانەوە جەلالیەت هەتا ئەگاتە پاڤڵ و قوبات یەک زەڕە کێشەی فکری ئەخلاقی سیاسیان لەگەڵ بنەماڵی بازانیان نەبووە کێشەی پۆست و پارە نەبێت باشە قەسەم بەخوا تەواوی ئەو کەسانی لە شەڕی بینی یەکێتی پارتیا کوژاون وەکو تڕی بن گۆم ڕۆشتون ئەمانە هیچیان شەهید نین هەر هەمویان نۆکەری جەلالێت و نۆکەری بنەماڵی بازانین قەسەم بەخوا ئەوەی لە پێناوی یەکێتی و پارتیا خۆی بابەکوژ ئەحمەقی کوڕی ئەحمەقە قەسەم بەخوا خۆفرۆشە قەسەم بەخوا گەمژە کراوە بۆیە ئەچێ خۆی بۆ بنەماڵی بازانی دژی یەکێتی یا خۆی بۆ بنەماڵی تاڵەبانی دژی پارتی خۆی ئەیا بەکوشت قەسەم بە ویژدانم هەر کەسێ بە یەک وشە دژایەتی یەکێتی بۆ پارتی بکە یا پارتی بۆ یەکێتی بکە گەمژەیە گەلحۆیە توجارەتە بەیانی بیکوژێ وەکو ئەو وایە کەلاکێک تۆپی بێلۆزە جادەیە یەک زەڕ جیاوازی نییە چونکە لە ساڵی 60ەکانەوە جەلالی و مەلایی خەریکی ئەم یاریە قۆڕن ئەو جەلال تاڵەبانیە هەر دەقە نادەقەیەک بنەماڵی بازانی خائین و حیزبی شوێعی تەحریفی و فلان و فیسار و ئالەم قسە قۆڕانە مەجموعەیەکی یا بەکوشت لە دواییشە ئەچووە خۆیت بۆ بە نۆکەری بنەماڵی بازانی باشە کاکە هەر ماوە ئەیکرد بە خەڵقا بابا لە شەڕی میدیاییەوە هەزار قسەی بە بنەماڵی بازانی ئەوت و نۆکەرەکانی ئەیانوت دوای سێ چوارمان ڕێکەوتنەوە و کاکمەت هاتی ماڵتان ئاوا بێمە لە بیرمە لە ساڵی 92 کە شەڕی ناخۆدەسی پێکرد هەتا ساڵی 95 و 96 لە دواییە ئەو جەلال تاڵەبانی ئەو مەسئول بازانیە بەیە کۆلتەژن دانیشت بوون جەلال تاڵەبانی وتی ئەوەی کە ڕووی شانۆگەری بوو 12000 کەس کوژرا بوو تاڵەبانی ئەو شانۆگەری بۆ ماڵتە ناوا بێ تو 12000 گەمژە خۆیان بوو بە کوشت ئەیانو کاکە ئەوە شانۆگەری بووە بەخوانە من تاوانبارم نەکات مەسعود تاوانبارە هیچمان تاوانبار نەیوت جەلال تاڵەبانی ئێوە ئەچن بۆ ئەمانە خۆتانان بەکوشت بۆ ئەمانە شەڕی میدیایی ئەەکەن من بکەومە سەنگەری پاڤڵ و قوبادەوە بۆ جیاتی بنەماڵی بازانی ئەوە من نەمکرد چونکە من ئەمزانی کە ڕۆژێ لە ڕۆژان پاڤڵ و قوبات ئەچنەوە بۆ لای مەسعود بازانی ئەچنەوە بۆ لای مەسعود بازانی ئەمزانی کە قوبات ئەبێتەوە بۆ جانتا هەڵگری مەسعود بازانی ئێجا کە تۆ ئەبیتەوە بۆ جانتا هەڵگر من بۆ شەڕی بۆ بکەم کاکە قوبات و کاکە پاڤڵ ها کاکە یەشێتی بۆچی من شەڕ بۆ ئێوە کەم زەحمەت نەبێ ها ناکرێ شەڕ بۆ ئێوە کەم لە ڕاستیە ئەو کارە ناکەم تاو نێشم کرد کەی بمەوێ شەڕی بنەماڵی بازاری من یکەم نەک لە ڕێگەی ئێوە لە ڕێگەی چوار قسەی قۆڕی ئێوە ئارا مەحمەد و بۆ دژایەتی هەر دژایەتی یەکێکەکەی دەستم خۆش بێت هەر جەریکی تێک لەبەری ئێوە باشە ناسم لەبەری ئێوە درۆوەکەن شەڕتان لەگەڵ بنەماڵی بازانیانیە شەڕتان خەڵکتان کوشتووە ترۆتان کردووە ئەسڵەن مەسعود بازانی و بنەماڵی بازانی لێرەوە پیاناڵم ئەگەر لە ترۆرکردنی مرادکانی کوردەی ئەگەر ئەو ترۆرکردەی هاوکارجاف ئەگەر لە هەموو ئەمانە بکەن بە قوربانی لە پێناوی ڕێکەوتن لەگەڵ پاڤڵ و قوبادا ئەوە لوتکەی بێشەرەفیە مەسعود بازانی ئەوە لوتکەی بی ئەخلاقیە ئەگەر بێت و ئەو مۆزوعە دیزە بە دەرخۆنەکەی بۆ ڕێکەوتن لەگەڵ پارتیە بە باش بیزانیت
او بولي بشرفيه ديرو مسل بازاني على اقداري او ابي او موضوع يقلاي بيتو حقيني بس ريكوتني ايو مثلا تلور كدني هاوكا جاف ومراد كان كودي وشو على بابتانا باشا شو كيشي تاكو يسا اما هاوكا جاف اما مراد كان كودي اما سيكسي لقال ابوه اما او كسيك لقال يا بو بلام نكو جابو بريندار بو لما ويا كجايوا اما سايقك هاو اكام اما اكام خوي همو اما نجيتي خوي كشتي كاكش كنت كرمانجي ما يذكرت الناقل خوش ويسا هل بيسم اوتان بيبخمون هيج كاكي عزيزا بخري كومالك تشقاوس وماستاوشي ما كان ناويكيتيا مثلا بارا ورقن عشان جاتي بنا مالي بازانيه كانوا اما كان بباري شكن ايمو مانان كذا سنغري خلشي كردستانين نابي بهي جوري بكوين سنغري جلاليت دجي بنا مالي بازاني نابي بكوين سنغري بنا مالي بازاني دجي جلاليت يا دجي يكيتي اما نابي براسي ابي هميشه لا الروانجي بجوان كان خلقه امدو هذا السخيفه وكو يكسيكين براسي چونکە ئەمانە کێشەیان نییە عزیزان یەکێتی و پارتی کێشەیان نیە کێشەی پارەیان هەیە پارە کێشەی پۆستیان هەیە کێشەی ئەوەی هەیە کاممان زۆرتری بەرکەوێ والله شەڕی ئازادی نییە شەڕی لەسەر نانی خەڵک نییە بەخوا پاوەڵ و قوبات کە ئەڵێ پارتی و بنەماڵەی بازانی نایەڵن سلێمانی ئاوای لێ بێت و بودجەکە وایە و مەعاشەکە نیە و سلێمانی حەسای سەر ئەشۆ بیلا درۆکن باوکم قەسەم بەخوا 32 ساڵی ڕەبەقە او سليمانيه او قلميانه اللي قلب بولاوه يشتي تاون بارتيا بخوا رتي بابن مالي بازانيونيه بخوا موشنيه خطايشتيه بارنيه خطايشتيه كهربانيه خطايشتيه هاشتيغنيه خطايشتيه يتجي كذي بيش لا قدروا بمعلم كيد حيج الى غيبه باتيونيه شنك تو لصالي نويه كوا لو دفرياتو حاكميت تو همشتكي باشا سروكي تويا بوليسي تويا اسايشي تويا مرزيني تويا فلان في سركان هي تويا كهربائي تويا اوي تويا فلان حتشي شد لو دفرال دقلب ولا هي هم هني يكتيا تواو همو زي كان اوان دزيانا لبروا هيج الى خيبه بارتيونيه خلقي سيماني خلشي قلميان ابي باش او راسي بزانن او بدبختي كي خيبه اي وقت وختاي تاقمكي دباشانا رتب ابن مالي بازانيونيه باشا اگر ربتي هبوايا قبادو بافن نعشنو بلاي مسؤول بازاني بلاي مسؤول بازاني إن أبو نوبة مسيني هالجر كاتو درت لنا قلاكن بارن بيمكن يتخواتن لنا عزيزة تشاو كاني من هذا بخير هذا هو بس